عەفدەیەمین خۆلی پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب کراوەیە و ئەم ساڵ 1964 پاشەوەی ساڵانی ڕابردوو هاوبەشی میدیایی پێشانگاکەیە. دەمەوێت پێتان بڵێم لێرە ئەم ساڵ نزیکەی 250 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە بەشدارن و نزیکەی 1 ملیۆن ناونیشانی کتێب هەیە. ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئەو کەسانەی کە ئەهلی کتێبن، لەبەرەوەی لێرە بەهشتێک هەیە لە کتێب، کۆمەڵێک کتێبی زۆر ناوەندی چاپ و بڵاوکردنەوە لێرە ئامادەن و ئێمە بۆ ماوەی 10 ڕۆژی پێشانگاکە و 1964 سال بە ساتی پێشانگاکەتان بۆ دەگوازینەوە. ئەگەر مایکی 1964 تان بینید وەرن سەردانمان بکەن، لەبەرەوەی پرسیارمان هەیە بۆ ئەو کەسانی کە وەڵامی پرسیارەکانمان دەزانن خەڵاتمان ئامادە دەبێت، بۆیە ئەم دەرفەتە لە دەست مەدەن و وەکو پێشتری ڕاماژەم پێدا لە ماوەی 10 ڕۆژ ئێمە لێرە دەبین سال بە ساتی هەموو بابەتەکانی پێشانگاتان بۆ دەگوازینەوە. بۆیە دڵنیابن ئەگەر هاتنە ئێرە بێنە لای مایکی 1964 بۆ ئەوەی ببن بە براوەی خەڵات، لەبەرەوەی پرسیارمان بۆ ئامادەکردن. لێرە کۆمەڵێک چالاکی بەڕێوە دەچن ڕۆژانە و کۆمەڵێک پانێڵ بەڕێوە دەچن. 1964 بە شێوازی ڕاستەوخۆ هەوڵ دەدات بەشێک لەو پانێڵان و لەو چالاکیانەی کە لە پێشانگادا دەگوزارێت بۆتان بگوازێتەوە. بۆیە چاوتان لەسەرمان بێت بۆ هەر بابەتێک و هەر شتێک کە لێرە بەڕێوە دەچێت لە 1964 دەتوانن